ئەو کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم بۆ جارێکی تر هەم لەگەڵتانە لە بەرنمەیەکی تری دیالۆگدا. ئازیزان، لە چەند هەفتەی ڕابردوودا ئاڵوگۆڕێکی زۆر گرنگ لە وڵاتی سوێد هاتە ئاراوە. ئەو ئاڵوگۆڕانە بەشێکی مربوط بوو بە ساحەی سیاسی سوێد، بەشێکی تریشی چوە دەرەوەیەوە مربوط بوو بە مەسەلەی کورد، مەسەلەی دەستێوەردانی وڵاتی تورکیە و زۆرشتی تر. یەکێک لەو کەسانەی کە لە سەرەوەی ئەم کێشانە دەرکەوت و دەوری تایبەتی بوو هاوڕێی خۆشەویست ئامینەی کاکەباوە بوو کە هەم پارلمانتاری وڵاتی سوێدە. ئێمە چاپۆکردنێکمانە بێ لەگەڵ هاوڕێ ئامینە و لەسەر ئەم مۆزوعە قسە باسێکمانە بێ. هاوڕێ ئامینە گیان بەخێربی بۆ بەرنامەی دیالۆگ. سپاس بۆیەوە بۆ بینەران و بیسەرانی رادیۆ کۆمەڵە و بۆ کارکونانی رادیۆ کۆمەڵەش و بۆ تۆی عەزیزیش. زۆر سپاس. هاوڕێ ئامینە، ئێمە هەوڵە دەین کە لە پێشێکیەکم هەیە ئەوەم ئامادە کردووە جاچینە سەر باسەکەمان. بەڵێ زۆر باشە با بیسەری ئەوە بین. ئامینەی کاکەپاوە لە ساڵی 1970 زاینی لە گوندی تورجان سەر بە ناوچەی سەقف لەدایک بوو. وەک مێرمنداڵێک لەگەڵ کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستیەران ئاشنا بوو. دواتر بە ڕیزی پێشمەرگەکانی کۆمەڵە پەیوەست بوو. لە ماوەی هەڵسوڕانی لە ڕیزەکانی پێشمەرگەی کۆمەڵەدا بوو بە ئەندامی ئەم ڕێکخراوەیە. پاشان ساڵی 1991 هەتاوی وەک پەنابەر لە وڵاتی سوێد نیشتەجێ بوو. لە وڵاتی سوێد دەستی بە خوێندن کرد و لە زانکۆ لە بواری کۆمەڵایەتی خوێندنی باڵای کۆتایی پێهێنا و وەک ڕاوێژکاری کۆمەڵایەتی دەستی بەکار کرد. لە ماوەی ژیانی لە وڵاتی سوێد لەگەڵ پارتی چەپ ئاشنا بوو، هەڵسوڕانی خۆی لە دەروەی وڵات بەم حیزبەوە گرێدا. ساڵی 2008 زاینی وەک پارلمانتارێکی ئەم حیزبە هەڵدرا و خەباتی کەوتە ئاستێکی بەرزتر. ساڵی 2009 زاینی بەهۆی کێشە لەگەڵ حیزبی چەپ لەو حیزبە جیا بوو وەک پارلمانتاری سەربەخۆ و سوسیالیست درێژەی بە هەڵسوڕانی پارلمانی سیاسی کرد. لە ماوەی خەباتی سیاسی لە وڵاتی سوێد و هەروەها وەک نوێنەری سیاسی لە پارلمانی سوێد ئامینەی کاکەباوە بۆ گەلێک پرسیاری گرنگ لەوانەدا کۆکیکردنی کوشتنی ژنان و کوڕان کە بە خەفڵی ناموسی ناسراوە خەباتی کردووە و بە پێشکەشکردنی بڕیارنامەی گرنگ هەوڵی داوە ئەم نەریتە کۆنەپەرستانە کۆتایی پێبێ. هەروەها هەوڵی داوە کە مەدرسەی ئاینیەکان دابخرێت. بەسەر قەدەغەکردنی بە زۆردانی سەرپۆش بەسەر کچانی منداڵ و خەتەرەی کچان هەوڵ و تێکۆشانی کردووە. لە هەمان کاتدا لەسەر پرسی دەست بەسەرکردنی هەڵسوڕاوانی کرێکاری و سیاسی بە تایبەت لە وڵاتی ئێران و کوردستانی ڕۆژهەڵات کاری زۆر چڕوپڕی کردووە. ئامینە هەوڵی داوە کە مەسەلەی کورد لە هەر چوار پارچەی کوردستان بکا بە مشکلێکی نێودەوڵەتی و لەسەر مافە بەرهەقەکانی گەلی کورد هایداگرتووە. زۆر جار وەک چاودێر لە هەڵبژاردنەکانی پارێزگاکان و شارەوانیەکانی تورکیە و باکووری کوردستان دەوری بینیوە. بە جۆرێ وڵاتی تورکیە مافی سەفەرکردنی بۆ ئەم وڵاتە لێسەندوێتەوە. پەیوەندی گەرم و گوڕی لەگەڵ دەسەڵاتدارانی کانتۆنەکانی ڕۆژاوا هێزی یەپێگە و یەپێژە بووە. لە یەک ساڵی ڕابردوودا ئامینەی کاکەباوە وەک پارلمانتاری سەربەخۆ دەوری یەک لاینەکەری بۆ هەڵبژاردنی ماگدەنە لە ئەندەشۆن وەک یەکەمین سەرۆک وەزیرانی ژن لە سوێددا بووە. ئەو لە پێشکەشکردنی وتارەکەی سەبارەت بەم پرسە ماگدەنەلای کردە گریان. جارێکی دیکە دیسان ئامینەی کاکەباوە بە دەنگی خۆی وەزیری دادی ئەم وڵاتە مورگان ئاندەرشۆن کە لەلایەن باڵی ڕاستی پارلمانەوە متمانەی کەوت بۆ ژێرپرسیار و ئەگەری ڕووخانی دەوڵەتی حاکمی سوسیال دیموکراتەکانی بەدواوە بوو ڕزگار کرد. ئامینە لەم دوایانەدا لەسەر داواکاری وڵاتی سوێد بۆ ئەندامبوونی هاوپەیمانی ناتۆ زۆر بە توندی دەوڵەتی ئەکپاتی و ئۆردۆغان شەرمەزار کردووە. بە جۆرێ باڵێزی ئەم وڵاتە لە ستۆکۆڵم داوای ڕادەستکردنی ئامینە بۆ وڵاتی تورکیا کردووە. هەوڕێ ئامینە ئەوە کورتەیەک بوو. تەبعەن خەباتی ئێوە و هەڵسوڕانتان لە دەرەوەی وڵات زۆر لەوە زیاترە.
من پێم خۆشە پرسیارەکەم بەوە دەست پێ بکەم ئێوە بەردیانی وڵاتی سوێد لە 11 سپتامبری 2022 بەرەو هەڵبژاردننی پارلمانی ئەچێت لەم ماوەدا لە ئەرکوکارەکانی خۆتان لە پارلمان چەندێ ڕازین؟ دیارە ئینسان قەت نابێت تەواو ڕازی بێ لەو خۆی کە بووک ئینسانێکی سیاسی و ئینسانێکی تێکۆشەر ئینسان هەمیشە ئینتزاری زیاتری هەیە لە خۆی، بەڵام ئەگەردای بنێم وەکو یەک دانە ئینسانی سیاسی و شۆڕژگێر بەرحاڵ من خۆم بە شۆڕژگێر ئەزانم بۆ باگراوندی کە هەموو بۆ کەسەی کە جەنابیشتان لەو پرۆگرامەدا باستان کە بە گۆشەهایە کرد لە خەباتەکەم هەر لە پارلمانی سوێدە و 4 ساڵ و نیوە دیارە زۆر کارم کردووە نسبەت هەر تا خودی سوێدیەکانی شەڵەن نسبەت بۆ ئەو 348 کەسەی تر 349 کەسین پارلەمەنتارین من دیارە ئەگەر خۆمی لێ دەرکەم لە چاو ئەکسەریەتیان زۆر کارم کردەوە بە تایبەت لە چاو حیزبە قەدیمیەکەم کە حیزبی چەپ بوو تێیدا بووم ئەم واقعاً 4 ساڵە ئەو کارانی من کردومە هەموو کەسەڵی خۆشیان نەڵێن هەتا ئێستا بۆ گەیشتون کاو حیزبە بە 3 مانداتی ژیانی بە 12 ساڵیش پێی نەگەیشتووە حەدیقە لەگەر دەنگی ژنان بی دەنگی کچان بی دەنگی مناڵان بی دەنگی ژنانی لە ئەو سەری لاتین ئەمریکا هەتا ئافریقای جنوبی کە خۆم بۆ سەردام چوم هەر ئەو ڕۆژەی کە دەوڵەتی تورکیە و ئەو پەیامەیدا کە من دەبێ بنێردرێمەوە بۆ بنێردرێم بۆ تورکیە من خۆم لە کوبا بووم بۆ ئەوەی کە هاو پشتیوانی دەنگی ژنان بم لەوێ هیلاوان خەباتی ئەوان ینی من قەت وانە بووە کە یەک ڕۆژ و یەک سەعاتم ئەگەر ببینم زوڵم هەیە ئەوە بکرێن لە ئاو وعزە ناخۆشیدا کە تێی کەوتم هەرچەند کە بە نەفعی خەباتی گەلی کووردە بە نەفعی خەباتێکە کە کرێکار و زەحمەتکێش و ئینسانەکانی تێکۆشەر کە ئەیکەن لە هەر 4 پارچەکە بە قازانجە بەڵام زۆر فشار بۆ منیشات هەر لەو ناو ئەو جەنگەدا دڵم لێدا بۆ خەڵکی میامار بورما کە 6 دانە کەسیان حکمی ئەعدامیان پێداوە لەناو ئەو چەند ڕۆژەدا من نامم نووسیوە بۆ وەزیری ئوموری خارجی سوێد کتومە نەهێڵن ئیعدام لە وڵاتە بکردرێ بەخاتری ئەوەی ئەوانە ئینسانی شۆڕژگێڕن میلیتاریون تاکەیان ئەو نەخوز وەزیر یا بڵێن پرزیدنتی ئەو وڵاتی خستۆتە ناو زیندانەوە خەریکە خەڵک قەتڵ و عامەکە ینی من وەکو ئینسانێکی سوسیالیست بەڕاستی وەکو ژنێکیش لە هەچ کوێیەکی ئەو دنیا کە دیومە لە ئەو سەری هیند بۆ تا پاکستان ژنانی ئەفغانی ژنانی ئێران و کوردستان دەنگی زارا و نازانم دەنگی زێنەب و دەنگی ستوودە و دەنگی نێگار و دەنگی سپیدە و هەزاران ژن و کچ و ئەو هەمووانی لە زیندانان هەم ئەوانەشی کە واقعاً زڵمیان لێ دەچێەوە ئەو کسانەی کە خۆشتان جەنابتان ئاماژەتاندا کە خەتەنەی لێ دەکرێت بە زۆر بەشو دەدرێت هەمووی ئەوانە وای کردووە کە هەمووی سوێت دەزانێ کە من ئەو خەباتی کردومە بەرهەقا وە خودی وەزیر و نەخوز وەزیر و حتا لە مدیراتەکانەوە بگرێ دەڵێن ئامینە ئەتۆ وەکو چرایەک بووی ئێمە بە کوردی خۆمانەڵێن چراقەوە لەو پارلەمانەدا تەواومانت وا لێ کردووە کە خەبرت کردوینەتەوە بۆ شتایە کە ئێمە نەمانەوێرا قسەی لەگەڵکەین هەر ئێستا لە هاوینی ڕابردوودا کە من لەگەڵ سوسیال دموکرات و دەوڵەتی سوسیال دموکرات ئەو دەستاوەردەکانی ئەوە بۆتە 4 دانە قانون هەر 4 قانونەکە کە دژی قەتڵی ناموسی دژی بەتاومەعنا کە مناڵ بەزوو بەشوو بدرێ کچانی پەنابەر دژی خەتەنە دژی ئەوەی کە مناڵ بدزی لێرەوە بیبی ڕفێنی بۆ وڵاتەکانی خۆت ینی ئەوانە مەبەستمەوەی هەمووی دەستاوەردایەکی هەر ئام ساڵەیە کە ڕابردووە کە ئەوەی من بخۆم بە تاقی تەنیا وەکو ئینسانێکی سوسیالیست ژنێکی سوسیالیست و تێکۆشەر وەستاوم لە بەرهەم و مقابل ئەوەدا دیارە ئەوانە بۆ خۆی
نەک دەستاوەردهایەکە نەک ئەزمونایەکە بۆ من بەڵکە بۆ خەباتی ژنان بەڵکە ئەوە ژەدات کە وڵاتەکانی تریش حتا لە دانمارک لە فینلەند لە زۆربەی کە ڕۆژنامە نووسەکان لەگەڵ مساحەباکەن دەڵێ ئامینە ئەتۆ بۆ ئێمەش لە بلژیک مەسەلەن لە هۆلاند لە زۆربەی وڵاتانی دنیا ئەم چەند هەفتەیە و چەند ڕۆژە من مساحەبم لەگەڵ کردراوەوە باسی خەباتی گەلی کورد و باسی خەباتی خۆشم وەکو سوسیالیستێ و جریانی کۆمەڵەش دیارە من لە خەڵکی کوردستانی ڕۆژهەڵاتم و لەگەڵ جریانی کۆمەڵە لە مناڵیەوە ئاشنا بووم و پێشمەرگەی ئەو حیزبە بووم و ئەندامی ئەو کۆمەڵەشم ئەوەش بۆ خۆی وەکو ئینسانێکی سوسیالیست ئەوەژەکە کە دڵی من فقط لە یەک بەشدانیە و فقط لە چوارچێوەی کوردستاندا نییە بەڵام ئێستا بۆیە زۆرتر هەیە بۆی ڕژیمی تورکیە دژی من وەستاوە ئەو مەسەلەی نەچێنە سەرەوە باسانەی بەڵام پێم خۆشە یەک دوو پرسیار بکەم لەم گێروکێشانەوە بە بۆنەی ئەوەیە کە متمانە نەدرابوو بە مۆرگان یوهانسۆن وەزیری دادی سوئێد چەند مەوزوع هاتە پێشەوە ئەویش مەسەلەکە پەیوەندی بە مەسەلەی ناتۆ کرد حتمما لەسەر مەسەلەی ناتۆش پرسیارتان لێ یەکەم بەڵام پێم خۆشە ئێوە بۆ خۆتان چەند کەس دژایەتی ئەو هەڵسوکەوتەی ئێوەیان کردوە چەند کەس یا چەند لایەن بڵێن لایەنێکی ئەوە وەیە کە پێی وایە کە ئەتۆ لەلایەکەوە ئەڵەی سوسیالیستیت بەڵام لە پارلمانێکی وڵاتێکی سەرمایەداریە نوێنەریت ئەوە بۆ کەسێک جێگەی پرسیارڵێ بۆ لەلایەکی تریشەوە لایەنێکی ترەڵێ بۆ جۆرە ئەو تەبەن ئەمانە ئەم لایەنە وایسە باشێکەم خۆی بە لایەنی یا بە تەرەفداری ناتۆ ئەزانێ ئەڵێ ئەوەی وا ئامینە خەریکەیکە بە دژی کورتەوە بێت بە تایبەت کوردی ڕۆژهەڵات و خەریکە بەنەوعێک مانع خاتە بەرهاتنە ناوڵاتی سوئێد بۆ ناتۆ ئەوەش لایەنێکی ترە وەلایەنێکی زۆر لەوانە خراپتر و یا چۆن بڵێم خراپتر دژایەتێکی زۆر تونەکە مەسەلەی تورکیایە پێم خۆشە بە کورتی ئەگەر بکرێ لەسەر ئەم بۆڕبوو چۆندانەوە لەسەر ئێوە ئەکرێ لەسەر هەڵسوڕاتان لەم دەورەدا کراوە بە کورتێگە کرێ باس بکەیت بەڵێ دیارە و پرسیارانەی تۆ هەموو هەڵگری کات و وەختی زۆر لەوێ بەڕاستی یەکەمەوە یەکەم من وەکو ئینسانێکی سوسیالیست دژی شەڕم دژی ناتۆم دژی میلیتاریزێرینگم دژی سەلاحای هەستەیم و من وەکو ئینسانێکی سوسیالیست وەکو ژنێکی چالاک وەکو ئینسانێک وەکو لە مناڵیەوە کە من 5 ساڵ نەبووم کە ڕژیمی شاڕوخە خۆمینیاتە سەرکە لە ژێر بۆمب و تەیارە و هێلیکۆپتەر و ئەوەدا ئێمە گەورە بووین دەزانین کە تفەنگ ئینسان دەکوژێ کە چەک ئەوان نردویانە بۆ گیان ئێمە ئینسان و عزیزانمانی کوشتووە هەر بنبەردێکی کوردستان دەبینی لە هەر چوار پارچەکەی مرۆڤ و ئینسانی تێکۆشەر و ئینسانی بێگونەح کوژراوە دەزانین کە بۆمبی ناتۆ دەینێرێ بۆ تورکیە بۆ گیان خەڵکی کوردی دەنێرێ دەزانی تەواوی ئەوانە هەیەجا بۆیە من دژی ناتۆم لە ئەسڵا من دژی هاوپەیمانیکردنی سوئێدم کە 200 ساڵە وڵاتێکی حەدیەقەل لەسەر کاغز بێلایەن بووە من بۆیە دژی ئەوەم دیارەکە زۆر کەسی ژەوە دەڵێ خۆ هەر تۆ ئەردوغانیش دژی ئەوەن دەڵم ئەرێ ئەردوغان بە خاتری ئەوەی ئیستفادە دەکات لە منێک دەیەوێت لە گەلی کورد بیکات بۆ ئەوەی کە نزیک بوونەوەی خۆی لە بایدن و لە ئەمریکا و لە نەتەوە یەکگرتوەکانی ئوروپا بکات و ئیستفادە بکات لەوە کە تانگ و تۆپی زۆرتری پێ بدەن پوڵ و پارەی زۆرتری پێ بدەن بۆەوەی کە خۆی ڕزگارکە لە ساڵی ئایندەدا کە ئینتخابات دەکردرێ کە یەسەکانە 38% هەیە ئەردوغان یانی لە تورکیا هەموو شتێک و دژی ئەردوغانە لیرەکەی هاتۆتە 70% هاتۆتە خوارەوە ینی وەزعێتی اقتصادی وڵاتە داغانە بەڵام ئەردوغانیش نەیزانی کە ئەو دێڵێ دژی من بە قازانجی گەلی کورد تەواو بووە ئەو کەسانی کە دانیشن لە پشت کامپیوتەرەکانیان بە قامکەکانیان شت دەنووسن هیچ ئەحساسی ترەوە نییە ئەو گلوبال پەرسپەکتیڤە ئەو ئەم ئەزمونانەی کە ئەم خەباتەش دەیدا تۆ چاوکە لە CNN-ەوە بگرە هەتا ڕۆیتەرز هەتا ئاپی گەورەی
ڕۆژنامەی فەڕەنسا هەتا ئیسپانیا ئاڵمان نازانم هەتا کورە هەتا تۆکیۆ لە تەواوی ڕۆژنامەکانی جیهان هاتوون چەندین جار لەگەڵ من مەساحەبەیان کردووە و باسی مەسەلەی گێلی کوردیان کردووە ژنی کورد کە دژی بەربەڕی وەستاوەتەوە یعنی بۆ ئەوە بەنەقی هەر کەسێک ئەو ئینسانانە بە بڕوای من سوسیالیزم نین هەر وەکو ئەردوغان قسە دەکەن ئەوانەی کە ئەوە دەڵێن ئەو دوارە بەرەیەکیش ڕاستیستەکەینی سوێدە دژم وێستاونەتەوە وەکو ئەردوغانیەکان وەکو گرۆڤاریار ئەو فاشیستانەی سوێد ئەو جەماعەتێکشن کە مودراتن و ئەوانەی کە کریستیان دموکرات لە پارلەمانی سوێد ئەوانە شەر قسە دەکەن کە ئەردوغانەی کادیدی یعنی منظورم وایە تۆ وەختێک ئینسانێکی سوسیالیستی ئەرێ من ئینسانێکی سوسیالیستم بەڵام دەزانم شاید 40% خەڵکی دنیا لەگەڵ ئەو بیر و باوەڕی من بێ بەڵام خۆ بە خااتری ئەوەی ئەو 60% تر لەگەڵی نییە ناکرێ من بە بێدەنگ بوەستم ئیتفاقەن دەبێت لەو ئەزمونە لەو فرسەتە لەو قاڵبەی خەباتی کە تێیدا هەم لەوێدا ئەگەر منێک نەتوانم ئیسفادەکەم ناشتوانم بە فەیسبوک و نازانم لە دەرەوە فقط ڕەخنە بگرم و فقط شتەکان نێگاتیو ببینم وەکو ئەو خەڵکی تر بەعزێکی دەیبینێ بەڵام ئێستا دەزانم لە هەر چوار پارچەکەی کوردستان کوردێک لە ئەسترالیا و هەتا ئەمریکا و کانەدا هەیە هەتا هەمووی ئوروپا تەواوی نامم بۆ دەنێرن من سپاسی گشتی دەکەم لە هەمووی پارچەکانی کوردستان ئەوەی لەگەڵ بیر و باوەڕم هەیە یان نییە بۆی کە حەولەدا دەزانن کە دەنگی کچێکی کورد بوو کە دەنگی ژنێک بوو سوسیالیستیش بوو کوردیش بوو وا دەکا کە ئەردوغان وەکو یەکدانە وڵات کە 70 ملیۆنە دەهێنێ دژی یەک نەفەر ئەوێستێتەوە دیارە خەڵکی تورک نین دیارە ئەو ڕژیمی ئەردوغان و ئاکپەیە بەڵام ئەوە زۆر گرینگە کە من توانیمە لە ناو ئەوەشدا کە دەوڵەتی سوێدم ڕزگار کردووە 2 جار لە قەیران ئەوە بۆ خۆی زۆر مهمە بە دەنگی من ڕزگار بووە ئەوە زۆر مهمە کە من ئەوەی کە ڕاستەکان و ڕاستیستەکانی سوێد حاضر بوون کە 3 مانگی ماوە بۆ ئینتخابات ئەو جێژاوە دروستکەن لە ئەم وڵاتە کە وڵاتی سوێد من بە وڵاتی خۆمی دەزانم و عزوی پارلەمانیشیم و بەشێکیش لەو خەباتەی کە ئێمە دەیکەین و سوێدیش دەیکا بەشێکە لەو خەباتی ئانتەرناسیۆنال سوێد وڵاتێکی دنیایە کە 1% لە ینی BMPەکەی وڵاتەکەی دەدا بە هەژاران پۆڵەکەی دەزانی چەندە ملیار دەدەڕوە 100 ملیار دەڕوە بە لە ساڵاکە بە پەنابەر و بە فەقیر و بە هەژار و بە ژنان و بە ئەوە دەدرێت ینی من دەنگی ئەو وڵاتم من دەنگی سوێدم من ئەوە دەڵم کە ئەو فەمینیستەی ئەو مەسەلەی ژنان و بەرابەری و ئەوەی یەکسانی حەولەدەی ئازادی عەقیدە و بەیان ئازادی و دموکراسی حەولەدەی پس لە وڵاتی سووریا لە ڕۆژاوا لە ڕۆژهەڵات لە باکوور لە باشوور لە هەمووی ڕۆژهەڵاتی ناوین ئەو فەقرە هەیە ئێوە دەزەدەنە دەستی ئەم دەوڵەتانە ئەو دەوڵەتە فاشیستانە کە دژی خەڵکەکەی خۆی دەبێستێتەوە من دژی ئەوەم جا بۆیە من پێم وابێ وەکو ڕێز و احترام بۆ مخالیفەکانم جا ئەوەیە کە چە بن چڕاز بن ئەوەینی خۆیانە نەزەری خۆیانە بابیدەن بەڵام من پێم وابێ ئەوەی کە ئێستەکانە دۆڕاوە ئەردوغانە چونکە هەمووی دنیا زانی ئەوڵەن من لە کوردستانی ئێران لەدایک بووم هیچ کارێکم بە تورکیە نیە تەنها کە ئەوەی کە من سولیداریتی و هاوپشتی و هاوپەیمانی خۆم لەگەڵ سەلاحەدینی دەمیرتاش و HDP کە 5,000 نەفەری ئەندامان و چوزانم سیاست مەدارانێک کە لە قانونی تورکیە لە قانونی ئەساسی تورکیە حەقی بووە ڕێی پێ بدرێ بەڵام ئێستا لە سیاچالەکانی جمهوری ئیسلامیدایە ئەوە تورکیا لە تورکیەدا لە سیاچالەکانی تورکیە من ئەوە دەڵم HDP و سەلاحەدینی دەمیرتاژ ئەوەیە ئەوان حیزبیان دروستکردووە لە قەولی قانونی تورکیەوە حەقەتەیە حیزب دروستکەی 13% پێدراوە وەلی ئێستا لە زیندانی خستووە سەلاحەدینی دەمیرتاژ حتا ناوی چیە لە ئیستانبول لەوێکانە قانونی ئەساسی ئەو وڵاتە ئەم ئینسانەی ئازاد کردووە بەڵام ئەردوغان وەکو ئینسانێک ئەو کەسەی لە زینداندا ڕاگرتوێتەوە یعنی تۆ بزانە چەند دژایەتی لەگەڵ کورتەیە ئەوە بۆیە زۆر مهمە کە ئێمە خۆمان ئەزانین ئەو فرسەتەش لە کوردستانی ئێران بکەوێت
دەبێ ئەو دەنگە هەڵبڕین یەستەش دەبێ هەڵی بڕین و ئێستەش یارمەتی دەربین بەڵام ئێمە نابێ وەکو کەسێک کە پێمان وابێ خەڵکی یەک بەشی ئەو وڵاتین لە باقی وڵاتەکانی تر چاوکە لە کوردستانی ڕۆژاوا بۆ نمونە کە 300,000 نەفەر خەڵکی کوردستانی ڕۆژاوا هەتا ئەم بەهاری عەرەبی هات خۆ هیچ ئایدی نەبوو نەی دەتوانی ماڵ بکڕێ نەی دەتوانی ماڵ بکرێ بگرێ نە دەتوانی مەکتەب بچێ مناڵی نەی دەتوانی ئیش بکە ینی لێرە پێڵەن ستاتسلۆس ینی بێوڵات بەڵام بەشار ئەلەسەد مەجبور بوو کە بە 280,000 نەفەری ئایدی کارت بدا ینی پێناسە بدا کە ئێستا دژی بەربەڕی وێستاوەتەوە منەڵم ئەو کەسانەی کە بێ پێناسە بوون ئەمڕۆکە دنیایان لە دەست بەربەڕی و فاشیستی ئیس و داعش نەجات داوە بۆ ئێمە دەبێ پشتیوانیان لێ نەکەین بۆ ئێمە دەبێ بچین دەست بدەین وەک دەست ئەردوغان و بڵێن ئەمانە تەرۆریستن پێکاکەیان بە تەرۆریست ناچیوە زۆر غەڵەتە هەتا گەلی کورد هەر بەشەکانی یەک حیزبی لە ناو لیستی تەرۆردا بێ بە زەرەدی باقی وڵاتەکانە هەر ئیختلافێکمان هەیە لەگەڵ هەر حیزبێکی سیاسی کوردستانی بەڵام ئەویش دەنگێکە ئەویش دەنگی خەڵکێکە ئێمە نابێ بچین دەنگمان بخینە ژێر ناو دەنگی ئەردۆغانە و پشتی پێ بدەین بڵێن ئەرێ تەرۆریستە دەتوانین ڕەخنەی لێ بگرین دەتوانین من ڕخۆم ڕەخنەم هەیە لە پەژاک لە پێکاکە لە حیزبی دێمۆکرات لە بارزانی لە تاڵەبانی زۆر جار لە حیزبەکەی خۆمی تێدا ڕەخنەم هەیە خۆ بۆ معنایە نیە دوشمنایەتی بکەین ئێمە نابێ ئەوە بکەین هیچ وەخت ئیجازە بدەین بەوەی کە دوشمنانمان وەکو تەرۆر ئێمە بناسێنن ئەوان ئێمە چەک دروست ناکەین خۆمان گەلی کورد بە زۆر شەڕ بە ئێمە دەکا بە زۆر ئەوان وڵاتانی غەرب چەک دەفرۆشن دەینێرن بۆ شەرق ئێمە دەبێ ئەم شتانە باس بکەین لێرە هەتا ئەوە نەکەین بین هەر سەری خۆمان بخۆین هەر دوشمنایەتی بۆ خۆمان دروستکەین پس فەرقمان چییە بێ لەگەڵ ئەردوغان و دوشمنەکانی مثلەن ڕاستەکانی سوئێد و یا ڕاستیستەکان کە دژی من وەستاونەتەوە ینی من باشە هاوڕێمینە ئێوە مەسلەی ئۆردوغان ئایا ئەوە دژایەتیەکە یا بۆ ئەو زۆر گرنگە کە ئەندامانی ناتۆ لە چ ئاسێکا بن یا ئەو دژایەتی بە تایبەتی هەلێکی بۆ هەڵکەوتۆ خەریکە دژایەتی گەلی کوردەکە مەسەلەکە چییە مەسەلەن بۆ ئێستا لەو هەلە ئیسفاداکە بەو شێوەیە خەریکە هەڵس و کەوتەکە تکایە بە کوردی وەکو پێشەکی ئاماژەم پێدا کە دیارە وەزی تورکیە داغانە اقتصادی ئەردۆغان بۆ خۆی پەپولاریتێتی یانی واچۆتە خوارەوە کە 38% خەڵکی تورکی لەگەڵا معمولەن لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوین ئەوەیە کە ئەتۆ دژی ئەوروپا وێستایەوە دژی دەوڵەتانی ئەوروپا دەبیە شێر لە ئێرانی ژوا دەکا ئەوە نییە سەلاحای هەستەی و ئۆرانیوم ئیستفادە دەکا ئەوە نییە کە پەرچەمی ئەمریکا و ئەوانە من دژی ئەمریکام سیاسەتەکانی ئەمریکام زۆر بەی وەختەکان کە لە دژی ڕۆژهەڵاتی ناوین بەڵام ئەگەر ئەوە نیە پەرچەم پسووتێنی و نازانم ڕسمی کەسێک پسووتێنی و مەرگ بەر ئەمریکا بڵێ ئەوانە دەکەن بۆ ئەوەی کە ئەحساساتی خەڵک بجۆڵەن و لە خودی تورکیە شەروایە لە خودی تورکیە ێستا لە 90% ڕۆژنامەکانی و میدیاکانی تورکیە لەگەڵ ئەردوغانن معلومە زەنگیان بۆ من لێدا سێنێنی تورکوە وەکتمە من ئەگەر مساحبەی مستەقیمە لەگەڵتان حاضرم بەڵام ئێمە من نامەوێت لەگەڵ ئێوە مقابلە بکەم فقط بچن یەک دانە تیتری شتەکە بڵێن ئەوە نییە حاضر نەبووم لەگەڵ هیچیان قسە بکەم لەبەرەوەی دەزانم کە فقط تیتری ئەوە دەڵێن یەک دانەشتی لێ دەردێنن بە خازانجی خۆیان جا بۆی تورکیە ئێستا ئەردوغان AKP هەموو شتێک دەکات کە خەڵکەکەی تورکیە لە جێوێکی ئەحساسیدا ڕابگرێت کە بڵێ دیوتە ئێمە لە دەمرین لە برسا خەریکە دیوتە ئێمە ئەوە دەکەینەوە هەمووی خەتای ئەمریکا و ئوروپایە تورکیا دیارە دژی کووردە ئەگەر دژی کورد نەبووایە هەر حیزبێکی کوردی کە لە قەولی قانونی ئەساسی تورکیە و توانیویەتی بێتە پارلمان و لە کومون و لە چوزانم شارەوانی و لە شارەداریەکان بتوانێت ڕێی ببێ هەمووی خسۆتە زیندانەوە ئەو حیزبانە هەمووی ناویان گۆڕیوە بە زۆر نەیتوانیوە ناوەکانی خۆیان بەداخەوە گۆڕیوە جا لەبەر ئەوە ئەرێ دژی کووردە
لە هەر پارچەیەکی کوردستان ئەوە نیە لە کوردستانی عێراق هەزاران دێهاتی بۆمباران کردووە دەیان و سەدان خەڵکی بێگوناح و نازانم شوان و مەڕ و ماڵات و مەزرعی خەڵکی سووتاندووە لە کوردستانی سووریە 30 کیلۆمتری ئەو وڵاتەی کردووە بە ساکرێتی یا چوزانم بە مەسلەی ئەوە کە ئەمە تورکی زوونە یعنی ئەمە زوونی تورکیەیە کە محافظەت دەکا تۆ چ کەسێکی دێ وڵاتێکی تر بە تۆپ و تانگی ناتۆ بۆمباران دەکەی یعنی تەواوی ئەوانە دەکات بەوە کە دەیەوێ بە قازانجی خۆی تەواو بێ ئەس جملە کە یەستەکانە وایان کرد وڵاتانی ئەوروپا لە 2019ەوە کە ئەم کە تەقەمەنی و چەک و ئەسلحە نەچێت بۆ تورکیە بەوە زۆر ناڕەحەتە وە تووڕەیە لە سوئێد چونکە سوئێد بوو بە هۆی ئەو کارە بکردرێت دووەمیش ئەوەیە دەیەوێت لە بایدن و لە ئەمریکا نزیکی بێتەوە جارێ نەیان ویستووە ئەو چرا قرمەزیان پێداوە کە جارێ ئەوە دەبێت بوێسن ئەوە دوودا نەزەرە دیەیەکێگەوەیە کە ئەمریکا هەرچی دەیەوێت کە وڵاتی سوئێد بێدەنگ بێ لە مقابل تورکیەدا ئەم بێدەنگی ڕابگرێ بۆ ئەوەی کە ئەردوغان ئارام بکاتەوە ئەوە نییە دیپلۆماسی سوئێددا دوێنێکە ئانلیندە لە پارلەمانی سوئێد قسەی کرد من کوتم بە تای ڕۆژنامەکانی سوئێد هیچ فەرقی نییە لەگەڵ مۆدەراتێک کە وەزیری ئوموری خارجەیە بەڕاستی قسەکانی هیچ فەرقی نەبوو لە چاو ساڵەکانی پێشوو کە ئەم ئەنتەرناسیۆنال سولیداریتی و هاوپشتی و پەیمانی لەگەڵ خەڵکی فەلەستین لەگەڵ خەڵکی کورد لەگەڵ خەڵکی میامار لەگەڵ نازانم ژنان و کچانی ئەفغانستان هیچی ئەمانە نەبوو تەواوی لە چوارچێوەی ناتۆدا بوو کەوەی مۆدەراتەکان و ڕاستەکان و ئەردوغانیش ڕازیکە ئەمانە هەمووی ئەوە دەکات کە دەیانەوێ ئەردوغان کەمێک ئارام بێتەوە کە بۆ ئەوەی ئەم وڵاتانە بچنە ناو لا ناتۆوە ناتۆش دەزانین دیارە زۆر کەس دەڵێ کە دژی پوتین و رووسیە معلومە کە پوتین خۆی شکستی خواردووە لە ئەو شەڕەی ئوکرایندا ئەوە نییە کە پوتین سبحەینێ دێت شەڕەکان لەگەڵ ئەم وڵاتە پوتین خۆی گیری خواردووە ئێستا بەدەست وڵاتێکەوە چۆن نەتوانێت بێ وڵاتهای تریش بۆمباران کە بەتایبەت سوئێد مەرزیشمان نیە لەگەڵ رووسیە ینی شتەکانیان وا لێ کردووە کە لێرەکانەدا ئەوە بێت کە هەرچی زووترە وڵاتی سوئێد بە ناتۆ پەیوەست بێت بۆی ئەسلحە و تەقەمەنی دەفرۆشن چاوکە لە هەموو دانیشتنەکانیاندا بزنیزی سوئێد سویدش بزنس لەگەڵیانە باشە ئەمە بەسەکەوەیە کە ئایا وڵاتی سوئێدە پێویستی بە ناتۆیە یا بەعکسەکەیەتەوە ناتۆیە پێویستی بە وڵاتی سوئێدە کامیانە من پێم وابێ ئەمریکا زۆر حەزەکە ئەمریکا هیچێک لە وڵاتانەیە هەموو تێکۆشانی خۆیەکە کە سوئێدی لەگەڵ بێ بۆچی بۆی سوئێد یەکەم وڵاتی ئوروپایە لە دوای ئاڵمان کە وڵاتێکە مۆدێرنترین ئەسلحە دروست دەکا مۆدێرنترین چەک و تەقەمەنی و تیاری یاسپلان ئەسڵن لە هەمووی لاتین ئەمریکا چاوکە لە برازیل و لە نازانم کۆلۆمبیا و لە شیلە و لە تاوی ئەوانە جازی تیاری جاسی جەنگی ئەم وڵاتە دەورێت لە هیند مەسەلەن بەنی ملیاردها ملیاردە ئەمە دەکات بە ئەوەی کە بازار دەکاتەوە بۆ ئەسلحە فرۆشتن و دەزانین ئێمەمانانێک کە لە ژێر شەڕ گەورە بووین خۆمان لە شەردا بووین ئێمەیان ئاوارە کرد و عازیزانمانیان ماڵوێران و ئاوارە کرد و دەزانین کە تفەنگ جاهی ناتۆ بێ و هی ئێران بێ و هی ڕوسیە بێ ئینسان دەکوژێ جا لەبەر ئەوەیە من وەکو ئینسانێکی سوسیالیست دژی شەڕم و نازانم بە هینی تەکیە کەلامی لای خۆمان دەبێت چی پێڵەنەوە نییە دروستنین یعنی بە تەواو معناکە هەسەلاحای هەستەیی و جەنگی شەڕ بۆمبی ئۆتۆمی دەبێت لا بچێت ئەمانە خەتەرە نەک بۆ ئینسان فقط بۆ ژینگە بۆ هەموو بۆ مناڵ بۆ حەیوان بۆ ئاوی دەیخۆینەوە بۆ تاوای ئەوانە خەتەرەوە ئێمە دەبێت وەک ئینسانای سوسیالیست لە فکری هەر زیندەوەرێکدا بین کە لەزەر ئەو کوورەی زەمینە کە دەبێت زیندگیەکی ئاسایشی ببێت ولا ئەوانە دەبێت بە دوور بین و دەزانین ئەمڕۆژ چەکی تورکیا لە تەواوی ڕۆژهەڵاتی ناویندا کە ئێستا خەتەرێک کە هەیەی بۆ سەر
ئینسانیەت بۆ سەر وڵاتان گەلی کورد نییە، تورکیەیە کە خەتەرە. ئەوڕێ ئامینە با پرسیارێکی تر بکەم. ئێوە دوو جار وڵاتی سوێد کە کەوتبووە خەیرانێکی ناوخۆیی بە تایبەت لە پارلمان ڕێی ئێوە ڕێی یەکلایی نەکەرەوە بوو، ینی بەو شێوەیە بوو کە جارێکیان ماگدەنەلام دشمن هەروە لە پێشەکەکەش هەواسم کرد بوو بە یەکەم سەرۆک وەزیرانی ژنی سوێد، جاری دوایش مورگان یۆهانسۆن لە ئەوەی کە متمانەکەی لێوەرگرابرەوە ئێوە بەڕێی خۆتان متنامەی پێدرایەوە. ئێستا طبعا مەوزوعە شاید زۆر مربوط بە بینەرانی ئەمە نەبێت، بەڵام لە وڵاتی سوێد جارێکی تر لەوە ڕێی ئێوە دیسان هەر ڕێی یەکلایەنەکەرەوە بێ بۆ ئەوە بودجەی ئەو وڵاتە دێتە گۆڕێ. ئایا ئێوە لەو بابەتەوە ئەتانەوێ هەردیسان لەسەر ئەو شتانەوە پێتان داگرتووە پێداگرن و شەرتەکان کە داتان ناوە بچێتە پێشەوە بۆ ئەوەی ڕێی بدەن؟ بەڵێ هەر شەرتی دەنگیە من ئەوەیە کە من دەکتومە دەنگی خۆمتان پێنادەم هەتاوەکنێ ئەمنیش خۆم بەدیلهایەک نەگرم لە ئەو دەنگی خۆم. ئەی سیاست وایە خۆگەر تۆ هەر سیاست مەدارێک بی پچی فقط قسە بکەی لە ئەوێ و قامکرد بە دوگمەکانی کە قانون دەچەسپێنی ئەوە بکەی ئیترەوە ئەوە بە قەولی سوێدی دەڵە کناپتری کارێن، یانی ئەو کەسانەی کە ناوی چییە دەست بە دوگمە دادێنێن. من ئەو کەسە نی مەگەرەوە بوو مایە ژیانێکی ترمە بوو لەو ڕۆژێکە من مناڵ بووم و خۆم بە کار و بە زەحمەت و بە خەباتی لە بنەماڵی خۆمەوە هەتا ناو کۆمەڵە و هەتا لێرەکانە ئەوانە وای کردووە لە من کە من دەنگی خۆم لە پارلەمانیش دەبێ ڕەسا بکەم و حتمما دەبێ بەدیل وەرگرم بۆ ئەوە. جا بۆیە من کە وەختێک ڕەتی زۆر هەیە با بە خەڵک هەم بۆ سیاست مەدارانی ئایندەی کوردستان هەم ئەوانەی کە لە وڵاتانی ئوروپاش سیاست مەدارەکەن اتفاقاً زۆر مهمە. اتفاقاً هەم ماوە لە دەیان ئونیڤەرسیتێتی حتا لە نیویۆرکەوە هەتا واشنگتۆن کە کورد بووە یا چوزانم سۆمالی دوودانەژن کە لە فەڕانسەوە چەندانەیەک لە ئینستۆکۆلم کوتیانە ئێمە قەت حاضر نەبووین سیاست مەدار بین، بەڵام ئێستا چونکە تۆ ئەبینی نامینە دەبێ حتمما کارێ بکەین. وەرە ئەوە بە زوم قرارە لەگەڵ کوردانی ئەمریکا لەگەڵ کوردانی کانەدا قسەکەم کە چۆن ئینسان نەتوانێ لەم وڵاتانە بێدەنگ نەبێ دەنگی خۆی ڕزاگای. اتفاقاً زۆر ئەوە مهمە کە خەڵک احتمال بەخۆی بکێ کە بڕی ئەرێ دەنگێکی بێ دەتوانی کە سیاست بزانی دەتوانی بەڕێوەی ببەی. جا بۆیە من ئەو جاری ئەوەڵ کە خۆشتان جەنابیشتان ئاماژەتان پێدا کە من نۆدانە خاڵ وەکو بەدیل کە وەکو ئەوەی کە من وەری بگرم نۆدانە خاڵ کە ئەوانە بوو لەسەر مەسەلەی پانخۆن ینی حقوقی بازنشستەکان کە 1000 کڕۆن زیاد کردری ئەوە واقعاً کردیشیان ئەوەی کە مەدرسەهای ئیسلامی یا حتا کریشتیانی کە دژی کچانە کە وا دەکا کە مێشکیان ئەشواتەوە ئەوە نەبێت لە ئەم وڵاتە کە ئەوەی مثلەن خصوصی سازی مەدرس و مەدارس و نازانم ڤێلفەرد ئەوەی کە ئەمن و ئاسایش ئەوە نەبێنێ ئەوەشیان کردو وەلەوەی ئێستا ماجۆریتیان نییە ینی ئەکسەرێتی نییە سوسیال دموکراتی لە پارلەمان بۆیە ناتوانێت ئایستەکانە ئەو کارە بکە، بەڵام بۆ ئایندەی باشە حتا کۆنگرەکەی تەسمینی گرتووە لەسەر ئەوە بۆ خۆی گرینگە و قانونانی تیشکە ئاماژەم پێدا زووتر کە مەسەلەن 10 میلیارد بدرێ بە کۆمۆنەکان بۆی ئەمن و ئاسایش ئەوە بخۆی زۆرە. دەزانێت ئێوە پرسیارە ئێوە لە سپتامبری ئەو ساڵە 11 سپتامبرا ئیتر دەوری نوێنەرایەتی ئەوە لە پارلەمان تەواو بێ. ئایا بە خەیاڵن دیسان جارێکی کە خۆتان بەرژێر بکەن بۆەوە لە پارلەمانە دەورتان ببێ؟ نا من بەداخەوە هەربەتە نازان بڵم بەداخەوە 14 ساڵ و 7 مانگ دەبێت لە سپتامبرا کە من لە پارلەمانم بە بڕوای من ئەگەر حیزبێکیشم ببوایە
هەر ئەوەیە کە ئینسان باشە هەمووی وەختەکەی فقط ئەوە نەبێ خەبات دەتوانی لەگەڵ خەڵک بیکەی بە هیوای ئەوەم خەڵکێکی زیاتر لە 15,000 نەفەر میلی نردووە دەڵێ گەر تۆ سوزان ڕێکخراوەیەک شەبکەیەک دروست بکەیت کە شەبکەی سیاسی بە ئێمە دینە ناوی انتخابات دەبێتەوە 4 ساڵی تر 2 ساڵی ترینی ئەوروپا انتخاباتی ئەوروپا دەبێت ئینسان نەتوانێت کارەهای تر بکات خۆ لازم ناکە فقط دەبێت لە پارلەمان بیکەی دیارە بەداخێکی زۆرەوە ئەمڕۆکە کەسی ئاوان نییە کە بتوانێت دەنگی خۆی بگەینێک تەسیر بگوزار بێ لەبەرەوەیە کە تۆ جزوی حیزبێک بی و بۆیە منیش هاتمە دەرێ دەبێت تۆ هەرچی کارێکی دێکی لەژێر چوارچێوەکەی ئەوان بێ خۆت نی دێگەر تۆ نەمایەندەی خەڵک بی و فقط لە چوارچێوەیەکی سکت وەکو سکت کار بکەی ئەوە نابێت بەختایبەت وە سۆسیالیست بی واد لێدێ کە تۆش فقط ئەوە نیە وەکو ئەسپێک ئەو هینەت بە چاوەکەت هەیە و هەر ئەوەندە دەبینی پیشسەری خۆشت نابینی جا بۆیە بە بڕواین من هیچێک لەو مشکلاتانی کە بووم لەگەڵ حیزبی چەپ نەیانەویست نە لەسەر مەسەلەی کوڕ نە لەسەر مەسەلەی ژنان لەسەر هیچێک سەدام ببێ جا بۆیە هاتمە دەرێەوە دەرنەتیجە ئەگەر من لەگەڵ حیزبی چەپ نەبم یانە لەگەڵ هیچ حیزبێکی نیم هەرچەند سوسیال دموکراتی و حیزبەکانی تر داوایان کردووە کە من حتما لەوێ ببووم تاثیرگوزارە بم و حتما پۆستی ژەدەن وەلێ من بۆ پۆست حاضر نیم لەگەڵ هیچ حیزبێک بم من ئایدۆلۆژیەکم هەیە بیر و باوەڕێکم هەیە کە سوسیالیستیە کە بزانم حیزبێکیش هیچ حیزبەکانی ئەمڕۆکە هیچی سوسیالیست نین هەتا سنتەر پارتیژە لە من وێمستەرم یعنی دەزانی چیە وایە کە تۆ خۆ فقط ئەوە نییە کە تۆزێک ڕەفۆرم لەوێ بدەی و تۆزێک ڕەفۆرم لێرە ئەوە ڕاستەکانیش ئەو ڕەفۆرمانە دەدەن بۆی دەنگ ئیمتیاز وەرگرن ئیمتیازی من ئەوە نییە کە پۆستت ببێ ئیمتیاز بۆ من ئەوەیە کە تۆ بتوانی بە ئەزمونونەکەی هەتە بە کارەکەی دێکی بە باوەڕەکەی هەتە بخۆ ئەوە نییە کە باوەڕت هەیە بەخۆت بتوانی بۆستیەوە لە مقابل دەوڵەتە لە مقابل ئەو هەموو ڕۆژنامەدا لە ڕۆژنامە نووسەدا لە مقابل دەوڵەتی تورکیە من ئەم بیز ڕۆژە بەڕاستی 1 سعات و 1 لەحظە ئارامشم نەبووە وەکتومە هەر قەیناکە دەنگی خۆت بگەێنی زۆر گرنگترە هەتا ئەوەی کە ئەوە بکەی جا بۆیە نا من لە سپتامبرا ئیتر لە عزوی پارلەمان نیم بەڵام بەو هیوایە کە هەموو ئەو ئینسانانی لە وڵاتی سوئێدن ئینسانایی خەبات جێر و تێکۆشەر نەک وەکو کورد وەکو خەڵکی سوئێدیش حتا خۆ ئێمە دیارە کوردین بەڵام خەڵکی سوئێدیشین کە لەو جێگەی دەژین و لەو وڵاتی کە تێیدا هەین هەزار زوڵم و زۆر و نەعەداڵەتی هەیە کە ئینسان بتوانێت لە بەرابریدا بوەستێەوە لە کەنار ئەوەشدا دیفاعکەی لە خەڵکی هەژاران لە شۆڕشی کوردستان لە هەموو پارچەکانی لە شۆڕشی خەڵکی فەلەستین چوزانم لە میامار لە ژنان و کچانی ئەفغانستان و حتا سووریە و وڵاتانی تر یعنی ئینسان نەتوانێت هەمووی ئەو کارانەش بکات لە پارلەمانی ژنە بێت بڵێ زۆر سپاس هەورە ئامینە بەڕاستی بۆ هەموو بۆ کاتەوە هەر بۆ زەحمەتانە و لەو ماوە کێشاوتە و زۆر خوشحاڵ بووین کە توانیتان لەو بەرنامەیەدا بەشدار بن سپاس بۆ ئێوە بۆ هەموو بیسەران و بینەرانی ئەم تەلەڤیزیۆنە و وەجارێکی تش سپاس دەکەم لە هەموو هاوڕێیان واقعاً هاوڕێیانی کۆمەڵەش وە هەموو خەڵکانی تر لە هەموو حیزب و ڕێکخراوەکان لە هەموو بەشەکان کە هاودەردی خۆتان پشتیوانی خۆتان دەربڕیوە دیارە دڵخۆشکەرە من نەمتوانی جوابی تەک بدەمەوە بەڵام بڕوای من خەڵکی کوردستانی ئێرانی زۆر سپاستان دەکەم کە بەدەیان هەزار پەیامتان ناردووە لە مناڵ و لە کچ و لە ژن و لە کوڕ و لە هەموو ئینسانێک وە بزانن هەمیشە دەنگی ئێوەم لە هەر کاناڵێک لە هەر جێگەیەکی ئەو دنیاە بم و هەر دەبێ ئەو دەنگە ببین و هیوادارم ڕۆژێکیش ببێت کە بتوانین ئەو خەباتەش لە کوردستان و لە ئێران و لە باقی وڵاتەکانی تری داگیرکەر بکەین و بتوانین بۆ ئازادیەش ببێت کە بتوانین ئاوا قسە بکەین دیالۆگ بکەین لە وڵاتەکەی خۆمان زۆر سپاستان نەکەم زۆر سپاس بۆ بەشداریتان لە بەرنامەیە سپاس هەر بژین بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمجارەی دیالۆگ هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ باوە دەخوازم